گەنجانیان لاوان بەردی بناغی کۆمەڵگان ئەمە قسەی من نییە قسەی فەیلسوف و بیرمەندەکانی گیانە هەڵبەت گەنجان لە چەندین بواردە هێنانیان کردووە چ بواری ئەدەبی بێت بە شێوەیەکی گشتی یاخود هونەر یاخود تەکنەلۆژیا لەم ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گەنجێکی شاری سلێمانی کتێبێکی نوێی بڵاو کردەوە ئەم کتێبە لە ڕووی فۆرم و ستایلەوە جیاوازی هەیە بە سوپاسەوە ئەژێ عەبدوڵڵا کە نووسەری ئەم کتێبێ لە ستۆدیۆ لەگەڵماندایە کاک ئەژێ بەخێر بێ سپاس بۆ تۆ هاوڕێجان سپاس بۆ شاشە ڕەنگینەکەی کورسات سلااو لە بینەرانی عزیز سپاس بۆ بوونیت کاک ئەژێ بالەوە دەست پێ بکەین تەرمێکی زیندوو ناونیشانەکەی سەرنجڕاکێشە بۆ کاری ئەو ناونیشانەمان بۆ ڕوو بکەیتەوە تەرمێکی زیندوو پەیوەندی بە دایکمی هەوە ئەم کتێبە پێشکەشە بە دایکم پێش هەموو شتێ چونکە دایکم 8 ساڵە با بڵین تەنها جوڵەیەکی کەم لە سەر و لە دەستی هەیە و تەندروستی باش بۆ ڕێک لە ئەو نەخۆشیەکەی سە دایکم تیاتی بەڵێ کاک ئەژێ من وەک لە سەرەتاوە باسم کرد ئەم کتێبە لە ڕووی ستایلەوە جیاوازە ئەتوانیت هۆکارەکەیمان پێ بڵێ جیاوازەکەی لە چیایە؟ من هەر لە سەرەتای دەستپێکی نووسینەوە هەوڵمدا لەو پێنووسانی کە هاوسەردەمی خۆ من جیاوازتر بنووسم ستایلی پۆزمۆدێرنم هەڵبژار کە ئەو کات من 21 ساڵان نووسین ئەنووسم با بڵین 21 ساڵ بگەڕێتەوە پۆزمۆدێرن تازە بوو لە ناو نووسەرانی کووردا جیاوازێکی لەوەیە ئەمە ڕەنگە ببێتە یەکەم کتێبی شعری پۆزمۆدێرن هەرچەند پێشتر نامیلکە هەبووە 1923 ناسک مەلایکە ڕۆمانی کولێرای نووسی لە بەغا بڵاوی کردەوە یەکەم کتێبی پۆزمۆدێرن بوو بەڵێ جیاوازەکەی لەوەیە کە پۆزمۆدێرن نووسم بن بەڵێ وتت پۆزمۆدێرن هەڵبژاردووە کاریگەری چ نووسەرێکی جیهانی یاخود چ نووسەرێکی کوردستانت بەسەرەوەیە کە ئەم فۆرمە ئەم شێوازە بگریتە بەر لە نووسینە لە نووسەرەکانی با بڵین دەرەوەی کوردستان بە تایبەت محەممەد ماغوت شاعیرێکی پۆزمۆدێرنی سووریا ئەدۆنیسیش وەکو میتۆت لە کووردا ئەوەی کە پۆزمۆدێرن ئەنووسێ زۆر زۆر بەڕەوانی و بەجوانی کاک ئازادە بەشێک لەو نووسەرانی کە شعر نووسن لەوانە ماردین ئیبراهیم و بەختیار عەلی بەڵێ کاک ئەژێ تا چەند پۆزمۆدێرن لای خوێنەری کورد خوازراوە بەداخەوە زۆربەی نووسەرانی کورد بەریەکەوتنیان کەمە لەگەڵ ئەم وشەیە هەڵبەتە پۆزمۆدێرن لە خۆی دروست نەبوو بە کۆمەڵێک فلتەرات تێپەڕێت مۆدرنیتە و مۆدرنیزیشن و پۆزمۆدێرن کە ئێستاش ینی جیهانی گلۆبال بەعام لە پۆست مۆدێرنایە ینی هەموو جابیرەکەم وڵم نووسەری کورد دەبێت لەکوێ ئەم پۆستە یابێ لەبەرەوە پێم خۆش بوو کە یەکەم کەس من دەست بەرم بۆ ئەم ستایلە بەڵێ کاک ئەژێ لە چەند بەش پێکاتوە کتێبەکەت کتێبەکە هەر یەک بەشە با بڵین بەڵام با بڵین ئەو دەقانەشی تیاکە من وەکو شان و ئیش جگە لە شعر میش بەبەستەکەم ئەو بە دیاریکراوی بەڵێ چەند دەقێک تیاکە وەکو شان و ئیشم لەسەر کردەوە لەوانە دەقی کاتژمێر 25 یەکێکە لەو دەقانی کە ساڵی 2018 سینۆگرافیان بۆ داڕشت و کاری شانویم لەسەر کردی خراجم تیا کرد بەڵێ کاک ئەژێ دواتر من پرسیاری ئەوەش یەکەم کە پێشتر چەند بەرهەمت بۆ و پلانی داهاتوو چییە بەڵام من ئەمێ پرسم ئایا تاسە هیچ کۆڕێکی شعریت ئەنجام ماوە بە تەئەکید نازانم بیست بۆسی کۆڕم کرد بێت بەڵام یەک کێشە هاتە پرسیارەکەم لەجێ خۆی بووە بەڵێ بە تەئەکید سوپاس دەکەم کە ڕێگەدام بەم جۆرە وەڵام بمەوە من لە 2015 وەستام لە قیمەی ناوبانگە وەستام ئەوش بە حکمەوەی کە ئەو چەند ساڵی دوای 2015 تا 21 تەرخان کرد بۆ خزمەتکردنە دایکم لەبەرەوە لە میدیا دوور کەوتمە بەڵام لە نووسین دوور نەکەوتمەوە کە گەڕاشمەوە لە سینەماوە دەسم پێ کرد و دواتر هاتمە سەر بڵاوکردنەوەی ئەم کتێبە چاکەواتە من ئەبێ تەوەریشکە بۆ پرۆگرامێکی نوێ ئامادەکەم بۆی لەسەر سینەماش پرسیارە لێ بکەم کاک ئەژێ شعر لە ئێستا لە چ ڕەوشێکایە سەرەتا لە چاپخانەکانەوە دەست پێ بکەین جاران کتێبەکان کە بڵاو ئەکرانەوە لە کتێبخانەکانەوە دەرەچوون بۆنی ڕوحی کتێبیان هات ئێستا وەک ئەوە لە ساڵۆن و لە ئارێژگایەوە دەرچێت ینی نازانم هۆکار چییە کە بێ ڕسمی ئافرەتێک بە بەرگی کتێبەکەەوە بێت ئەوەندەی گرنگی بە بەرگەکە درێت دە گرنگی بە ناوەڕۆکەکەی نادرێت گوێگیری ئێستاش شتی کورتی ئەوێت
ینی بە زۆری سەروا و قافیەدار چونکە تااقەتی نییە کارتەرخان کا بۆ ئەوەی کە ئەم پەیکەرە چۆن داتاشراوە چونکە جیاوازیەکەی لە بینی شعری قافیە و وەزندار لەگەڵ شعری مۆدیێرنا جۆرێک لە شعر وەکەوە دەستکەی بە دەریایە هەر چۆن دەسیتەکەی دەسار تەڕەبێت ئەو شێرانی ترش کە قورسن وەکوە پەیکەرێک لەبەر بتاشی تێگەشتن لێی ئالۆزە ستایلەکەی منش لەم ستایلەیە لەبەر وەک کەمێک وشکە درەنگ ئەچێتە ناو خەڵکەوە بەڵێ کاگەژێ شعر ئەتوانێت چی دروست بکات شعر ئەتوانێت گۆڕانکاری گەورە لە ناو کۆمەلگایە دروستکات شعر ئەتوانێت نوێنەری کۆژانی کۆمەلگە بێت شعر ئەتوانێت خۆپشاندان دروستکات لەسەرای ئازادی شەوەمان بینی بەڵێ کاک ئەژێ ئێمە باسی پۆز مۆدێرمان کرد بەڵام جیاواز لەم ستایلە لەم فۆرما شاعرە کلاسیکەکان باسی شعری وەزن و قافێت کرد کاریگەری ئەوانت بەسەرۆ نییە لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیان پێشەوەی بە شێوازی پۆز مێدەرن بنووسی بە تاکید پرسیارەکە زۆر جوانە هەر کەسێک کە دەست بە نووسی نەکات ئەبێ سەرەتا ڕابردووی ئەو قوتابخانەی بزانێت کە با بڵێن ڕێچکەی گرتووەتیە بێگومان نالی و مەحوی و ناری و ئەوانم هەموو خوێندۆتەوە تاکید بە چونکە هەموو نووسەرێک ئەبێ بگەڕێتەوە بۆ ڕابردووی ئەو قوتابخانەی کە دەستی پێکردووە بەڵێ کاک ئەژێ تەرمی زیندوو زیاتر لە ڕووی فۆرمۆ پۆز مۆدێرنە بەڵێ بە تاکید بەڵێ چەند ڕۆژە بڵاو کراوەتەوە ئایا بەنیازی خوێندنەوەی بۆ بکەی یاخود کۆڕێکی هەڵسەنگاندن بە تاکید لەگەڵ بە حکمەوەی کە خۆم بە عەسڵ چەند چەماڵم خەڵکی چەند چەماڵم لەگەڵ ئیداری چەند چەماڵە دوێنێ قسەم کردو و بەنیازی گەڕانم کۆڕێکی بەرفراوانی بکەم هەر لەوێ ئیڤنتی ناساندنەکەی بکەم دواتریش لە شاری سلێمانی بەڵێ کاک ئەژێ کتێبەکەت چ شتێکی چ بابەتێکی سەرنجڕاکێشی تایە بۆ ئەوەی خوێنەر بیخوێنێتەوە نووسەر زمان حاڵی ئەو مرۆڤە تێکشکاوانەیە کە لە عاشقا تێکشکاون لە غوربەتە تێکشکاون من هەمیشاڵێم داوی لێبوردن لەو خوێنەراناکەم کە ئیجبارێ نەکەم چڵک و جەراعەتی من بخوێنەوەکو نووسەر بەڵام لە هەمان کاتە برینی من و تۆ و برینی ئەوانیش لە کۆتاییە لە شوێنەکەی کە گرێتەوە کە ئازارەکانمان لێکەچێت بە تایبەت لە ئازاری عاشقا بەڵێ کاک ئەژێ من دوا پرسیارت ئاراستاکەم شعر چی خوێنێتەوە هەمومانی خوێنینەوە یاخود دەستە بژێر و نوخبەیە شعر ئەو کەسانای خوێنێتەوە کە زۆربەی کات باڵشکاون یان برینارن شعر ئەو کەسانای ئەی خوێندنەوە کە عاشقن و مەعشوقیان نیە یان بار هۆکارێک گوێ هەڵراون بەڵێ ئەژێ عەبدوڵڵا نووسەر و هونەرمەند سوپاس ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان بووی خەرمان بەرەکەت سوپاس بۆ جوانەکانی کورسات و سوپاس بۆ بەڕێزت زۆر سپاس زۆر سپاس بە یارمەتی هاوکارانم پرۆگرامی بەیانی کورسانی وزم پێشکەشکردن ماڵتان ئاوەدان ڕۆژتان ئارام بێ